بەپێی بڕیارێکی وەزارەتی ناوەخۆی حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم لە 28/8/2023 تاکو 28/2/2024 هەر هاوڵاتیەک سزای سەرپێچیەکانی هاتوچۆ بدات، حکوومەت لە سەدا 80 سزاکەی لێ وەردەگرێت و لە سەدا 20 لێخۆش دەبێت. بەڵام بەپێی بڕیارەکە لە سەرەتای مانگی 3 ساڵی 2024ەوە شۆفێران هەر سزایەکی مادی بدرێن دەبێت لە ماوەی 30 ڕۆژدا سزاکە بدەن، بە پێچەوانەوە سزاکە دەکرێت بە 2 بەرامبەر. ئەگە بێت و من هاوڵاتێک بم ئەو ملیۆنم لەسەر بوو و هیچ توانام نەبوو لە ماوەی ئەو 6 مانگە ئەو پارەیە بدەم، ئەو بڕە ملیۆنە هەروەکە خۆی دەمێنێتەوە دۆقات نابێتەوە. هاوڵاتی بە هەڵە تێگەیاندرا کاتێک کە 6 مانگەکە تێپەڕی بڕی سزایەکان دۆقات دەبێتەوە، نەخێر هەروەکە خۆی دەمێنێتەوە. بەڵام لە 29/2/2024ەوە کاتێک کە 6 مانگەکە تاوا دەبێتن، ئەگەر هاوڵاتیەک سەرپێچیەکی کرد، یعنی لە بۆ نمونە ئەوەی ملیۆنەکەی لەسەر سەرپێچیەکی کردو لە کامێرەدا بڕی 100,000 تری بۆ هاتەوە، ئەگە بێت و لە ماوەی مانجێک لە دوای تۆمارکردنی سەرپێچیەکەی هات بڕی پارەکەیدا، ئەوە هیچ لەسەری زیاد نابێت. بەڵام ئەگە بێت و لە ماوەی مانگەکەنەیدا تەنها ئەو 100,000 دەبێت بە 200,000. لە کاتێکدا دۆخی ژیانی هاوڵاتیان بەهۆی نەدانی موچەوە لەو پەڕی خراپیدایە و ئامادەکاریەکانی دەستپێکی وەرزی خوێندنیش باری سەرشانی خەڵکی گرانتر کردووە، حکوومەتی هەرێم لە بری پلاندانان بۆ پێدانی موچە هەر بیری لەوەدایە چۆن پارە لە گیرفانی خەڵک بکێشێتەوە. ئەمەش نیشانەیەکی دیکەی شکست و بەردەوام نەبوونی ئەم دەسەڵاتەیە. پسپۆرێکی ئابووریش باز لەوە دەکات، هاوڵاتی لە ئێستادا توانای زیادکردنی هیچ جۆرە داهاتێکی نییە، ئەوەشی حکوومەت دەیکات لە بەرژەوەندی خۆیدایە، نەک هاوڵاتی. موچەخۆرانی هەرێمی کوردستان هیچ جۆرە داهاتێکیان نییە، چجای ئەوەی تۆ وەکو حکوومەتی هەرێمی کوردستان باز و ڕسومات لەسەر خەڵک زیاد بکەی، یا ئەوەتەیە داواکردنی ئەو قەرزانەی کە لەسەر هاوڵاتیانە لە ئێستادا موچەخۆران بە تایبەتی هیچ جۆرە داهاتێکیان نییە و کاریگەریشی دەبێت لەسەر هەموو تاچێکی کۆمەلگا و هەرێمی کوردستان. بۆیە هاوکاریکردنی هاوڵاتیان یا بێدەنگبوون لە داواکردنەوەی قەرزەکانی هاوڵاتیان لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانە ئیستا و پەڕی هەنگاوی دروستە و هاوکاریکردنی هاوڵاتیان. کابینەی نوێمی حکوومەتی هەرێم 4 ساڵە بە چەندین جۆر و ڕێگا هەوڵی زیادکردنی باج و وەرگرتنی لە هاوڵاتیان دەدات، بەڵام تەنها یەک پلانی بۆ دانەوەی قەرزی پاشەکەوتی موچەی هاوڵاتیان نییە و تەنانەت ئامادەش نییە ئەو قەرزانە بخاتە بری پارەی خزمەتگوزاری. هەموو هەوڵێکی بۆ ئەوەیە ئەو موچەیەی کە بە دواکەوتنیشەوە بە خەڵکی دەدات لە ڕێگەی دیکەوە لێی وەربگرێتەوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.